پێشەکی سڵاوتان لێبێ من زۆر خۆشحاڵم ڕۆ کە وجودمە هەبی لە شاری سلێمانی شارە حیاتەکە شاری ڕۆشنبیران شاری خەڵکە مسەقەفە جوانەکە و بەخێراتنتانەکەمەوە وەکو ڕاگەیاندن و هەموو ڕاگەیاندنەکانتن و کەناڵە بەڕێزەکەتانش ئەمڕۆ من بەشداریم کردیە لەم ڕۆژە بە چەند پارچەیەکی دروستکریا و پێژن بیدهاند ئەوەشە کار دەست خۆمە وەکو خۆتان نەبینم بریتە لە چەند شوێنەوارێکی شاری کفری بەڵام ئەم شوێنەوارانە تایبەتە بە بنەماڵەی بابانیەکان هەروە ئێمە لێرانە قەیسەری کفریمان هەیە ئەوەشە واقعا لە هەرەوە نێمایەتەوە بەداخەوە خۆزگە هەمووی بمایە هەناوێت سەرچاوەیەکی زۆر چاک بۆ گەشتیاران و ئەوانەی وا دێن لە ناوڕاستی عێراق و جنوبی عێراق و بەڵام بەداخەوە ئەوانە ڕۆیشتیە من حەزەکەین هەمووی تەتاور بکە هەوڵێکە دەین بەم خەتوەیە بەم پایەوە مکتامە ئەڵێن بەشکەم ئەو شوێنێ لە تعمیر بکرێت و بگەڕێتەوە وەکو جاران بەشکم ئەمە خۆ دەزانی ناسنامەی شارێکە هەر شارێکش ئاساواری نییە و ناستا بۆکە ئۆتانێ ناسنامەی نییە ئەمە قەیسەرێکەیە ئەمە لێرانە تەقاڵتی کفریە لێرانە خانەقەیە مزگەوتی خانەقەیە لێرانە کۆشکی مەجید پاشای بابانە ئەلۆرژە حەمامەکەی کفریە کە وە کۆنترین حەمامدا ئەنرێت وەمانەی وایە بینن خۆڵ و خاشاگۆمانەیشی هەر لە خۆیەتی بۆچی حتاکو تەمەنی تقریبا وەکو تەمەن شوێنە کۆنەکەی خۆی بێت بەڕاستی دیێرەبێ ئەم کارە خۆی کارێکی ینی زۆر زۆر هیلاکە بەڵام من متایەکی زۆر زۆر خۆشیێکی زۆر زۆرە بیرم کە ئەم شوێنێ لە دروستەکەم بۆچی هەم کللتوری پێزنەوەکەمەوە و هەم وەکو فەنیەکە فەن المیدهاند و هەروەهاژە ناسنامەیەکە بۆ شارەکەم ئەحمەد کفری سەرۆک رابطەی مۆزەخانە کللتۆریەکانی تایبەتی عێراق. ئەمڕۆ لە ساڵیادی دامەزراندنی شاری سلێمانی بەشدار بووم لە فیستیڤاڵە بە کارە هونەریەکانم کە زۆربەی زۆریان لەسەر کوردستانە و شاری سلێمانیە کە ئەمیان بەتایبەت بۆ شاری سلێمانی دروستم کردووە بەردەرکی سەرایە مێژۆکەی گەڕێتەوە بۆ ساڵی 67کان کە هەمویان بە پەت و بزمار دروستم کردوون لەسەر تەختەیە و بە هەمان شێوە هەوڵمیاوە کەسایەتیە کوردیەکان زیاتر وەکوتم زیاتر لە ئیشەکانمە هەوڵمیاوە مۆرکێکی کوردەواری بە ئیشەکانمان دیار بێ زیاتر کەسایەتیە کوردیەکان دروست دەکەمەوە نەخشەی کوردستان ئاڵای کوردستان شوێنوارەکانی کوردستان بۆ نمونە ئەمیان مزگەوتی گەورەی سلێمانیە ئەم تابلوێشیان تازەیە بۆ ئەم ساڵ دروستم کردووە کە ئیبراهیم پاشای بابانە دامەزرێنەری شاری سلێمانیە پێم خۆش بوو لەم ساڵە لەم ساڵیادەی سلێمانیە ئەمیان دروستکەمەوە و بە هەمان شێوە هەوڵێم زیاتر کەسایەتیەکانی کوردستان دروستکەمەوە و وەکو خزمەتێک بێ بە وڵاتەکەمان و کوردستانیش لە کوردستانە تا ڕادەیە هونەرێکی نوێیە تازەیە بەڵام هەوڵێن زیاتر پێشی بخەین و بەرەو پێشی بێ ئیشەکەمە.